لەم دواییانەدا لە سلێمانی کچێک لە بری ئەوەی بڕواتە لای پزیشک بایلەکەی دەرهێنا و پرسیاری لە ژیری دەستکرد واتە AI کردووە کە چ دەرمانە بخوات. ژیری دەستکردیش کۆمەڵێک دەرمانی پێشنیار کردووە. کچەکە دوای بەکارهێنانی دەرمانەکان تووشی خوێنبەربوونی ناوەکی و پەککەوتنی جگەر و گورچیلە بوو 4 ڕۆژی لە چاودێری چڕماوەتەوە. معقولە؟ ئەزانم ئێستا لاتان پرسیارە کە بۆچی زانستیانە مەترسیدارە دەرمان لە AI بپرسیت. وەرم با پێتان بڵێم. یەکەم شت ئەتوانین بڵێن جستەی هەر مرۆڤێک سیستمێکی کیمیایی تایبەتە. ژیری دەستکرد فیلتەرەکانی جەستەت ناناسێت کە جگەر و گورچیلن و ناشزانێت توانای هەرسکردنی چ جۆرە مادەیەکیان هەیە. دووەمیان کارلێکی دەرمانەکانە. تەنها پزیشک و دەرمانساز ئەزانن چ دەرمانێک لەگەڵ ئەوی تردا ئەبێتە بۆمبێکی کیمیایی و کارلێکەکەن لە ناو خوێندا. سێم هۆکار ئەوەیە دیاریکردنی بڕی دەرمان پێویستی بە زانینی کێش و تەمەن و مێژووی پزیشکیە، نەک تەنها وەڵامێکی ئامادەکراوی ئۆنلاین. جا بۆیە ژیری دەستکرد هەرچەندە زیرەکیش بێت جستەی تۆ ناناسێت و ناتوانێت شکنینی پێویست بۆ ئەنجامدات و شوێنی پزیشکت بۆ بگرێتەوە. هەر بۆیە ئێمە لە دەرمانخانەی میهرەبانی 24 کاتژمێر بە ئاگا و بەردەوام لێرەین بۆی ڕێنمایی زانستی و تەواو سەلامەتت پێشکەش بکەین. هەمیشە تەندروست بن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی